کورد لە دڵی حەلەبەوە شکستی بە هەوڵێکی دیمەشق و ئەنقەرە هێنا. ئەشرەفیە و شێخ مەقسوود ئەو دوو گەڕەکەی بوونەتە سیمبولی بەرخودانی کورد. دوێنێ شەو لە ئەنجامی هێرشێک کە لەلایەن گروپێکی سەربەدەسەڵاتی نوێی دیمەشق ئەنجام درا بۆ سەر خاڵێکی پشکنین لە دەروازەی گەڕەکی شێخ مەقسوود، سێ ئەندامی هێزی پاراستنی شوێنەکە و کەسێکی مەدەنیش لە نزیک خاڵی پشکنینەکە بریندار بوو. پاشان هێزەکانی پاراستنی ئەو دوو گەڕەکە کوردنشینە وەڵامی هێرشەکانیان داوەتەوە. لە ئەنجامدا 12 ئەندامی ئەو هێزەی دیمەشق کە هێرشەکەیان کردووە کوژراون. ئاوکات سێ پاسەوانی بازگەی گەڕەکی شێخ مەقسوود بریندار بووە، هاوڵاتیەکی مەدەنیش بریندار بوو. دواتریش هێزەکان هاتنە دەست و 12یان لێ کوشتون. جێی باسە هێزەکانی سەر بە تورکیا ویستیان دۆخەکە بقۆزنەوە. گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە دوو کۆنترین گەڕەکی کوردین لە شاری حەلەب، نزیکەی 100,000 دانیشتوانی دەبێت و کوردن. لەگەڵ دەست بە سەراگرتنی شارەکە لەلایەن دەستەی تەحریر شام، ئەو دوو گەڕەکە لە دەست کوردمایەوە و هێزی بەرگری تایبەتی بۆ دروست کرا کە ئەو هێزا بەرگریەی ئەو دوو گەڕەکە پێکاتبوو لە ئەو هێزەی کاتی خۆی شەڕی ڕوبەڕووبوونەوەی سوپای تورکیان لە عەفرین کرد. کورد خۆی ئەو دوو گەڕەکە لە ناو حەلەب بەڕێوە دەبات و باشەکانی دیکەی پارێزگاکە بەدەست سوپای نوێی سووریاوەن و پێشتریش لە سەردەمی ئەسەد خۆی توانی بەرگری لەو گەڕەکە بکات و نەهێڵێت هێزەکانی سەربەڕژێنی ئەسەد بستنە ناو ئەو دوو شارەوە. هێرشەکەی دوێنێ شەو بەشێک لە چاودێران پێیان وایە ئاماژەیە بۆ ئەوەی هێزی دیمەشق و هێزەکانی نزیک لە تورکیا هاوشێوەی ئەوەی چۆن هێرشیان کردە سەر ناوچەی عەلەویە نشینەکان ئاوا ئەو ناوچانەش لە بندەستی کورد دەربهێنن. بەڵام بەهۆی پتەوی هێزەکانی و پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی پێ ناچێت ئەم هەنگاوەیان بۆ بچێتە سەر.